501 بنکەی دەنگدانی گشتیمان هەیە. ئەمڕۆ ئەو 53 مەرکەزانە بانجی بەڕێوەبەری بنکەکانی دەنگدانیان کردووە وە کەلوپەلەکان هەمووی تەسمیل کراوە. ئەوڕۆ وەکو دوا ڕۆژ لە ڕۆژەکانی ئامادەکاری پرۆسی ڕیفراندۆم بنکەکانی دەنگدانی دەنگدەری گشتی هەمووی ئامادە دەکرێت و ئەمڕۆ کارمەندەکان هەمووی لەوێنە بۆ ئەوەی بە هەموو شێوەیەک هەوڵ بدرێت پرۆسەکە ئامادەسازی بۆ بکرێت بۆ ئەوەی بیانی پرۆسەی ڕیفراندۆم بەڕێوە بچێت. و ئەوەی ئێستا ئێمە کاری لەسەر دەکەین دابشکردنی پێداویستی دەنگدەرانی تایبەتە. 68 بنکەی دەنگدانی تایبەتمان هەیە و ئەمڕۆ ئەوە برادەرانی ئێمە لە شوێنی تایبەت خەریکی دابشکردنی کەلوپەلەکانن و تەنسیقمان هەیە لەگەڵ سەرجەم بنکەکانی دەنگدانی تایبەت. 25 بنکەی مرکزیمان هەیە و 234 بنکەی دەنگدانمان هەیە لە ناو هەولێر و لە دەرەوەی هەولێریش 267 بنکەی دەنگدانمان هەیە. ژماریان لە 51 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و 48 دەستگای ڕاگەیاندن تێپەڕیوە، بەڵام بەنسبەت چاودێرانی دەرەوە ئەوان لە کۆمسیۆنی باڵا ئەو ڕێکخرا و چاودێرانی لەسەر ئاستی نێودەوڵەتین ئەوان لە کۆمسیۆنی باڵا خۆیان تۆمار دەکەن. بەیانی کاتژمێر 7 دەست پێ دەکات و کاتژمێر 7 ئێوارە کۆتایی پێدێت. لەو کاتە هەموو دەنگدەرەکان دەتوانن سەردانی بنکەکان بکەن. بە شێوەیەکی گشتی 5,200,000 کەس مافی دەنگدانیان هەیە لە کوردستان و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم و ئەوەی کە لە بەنسبەت پارێزگای هەولێر 1,347,000 دەنگدەر مافی دەنگدانیان هەیە.